قەندیلی کوردستان پێگەیەکی سیاسی، پێگەیەکی جوغرافیایی، پێگەیەکی گرنگی هەیە لە مێژووی گەلی کووردا. بەرخودان و نەورۆز لە پێش هەموو شوێنێکدا لە قەندیلی کوردستان پیرۆز کراوە. بۆیە ئەم جارەش بۆ ساڵی 2022 بانگەوازی خەڵکی کوردستان بەگشتی دەکەین کە بێنە قەندیلی کوردستان لێرەکانە نەورۆزی خۆیان پیرۆز بکەن، چونکە نەورۆز سمبلی ئازادیە، نەورۆز شوێنێکە لە پێش هەموو شوێنێک دەبێ لە قەندیلی کوردستان پیرۆز بکرێت و لێرەشەوە ئەو کانیا و بەفر و گوڵ و گوڵەڕۆنەکانی قەندیلی کوردستان ببینن دووبارە بەخێر بێن وەرن بۆ نەورۆزی قەندیلی کوردستان. ئەنگەوازی دەکا بۆ خەڵکی هەر چوار پارتیای کوردستان، چونکە قەندیل هیمای بەرخودانی هەر چوار پارتیای کوردستانە. داوام لە باشووری کوردستان و هەر چوار پارتیای کوردستان هەیە بێن بەشداری بکەن بە ڕۆحێکی بەرخودان و بە ڕۆحێکی تێکۆشان بێن بەشداری بکەن لە نەورۆزی 2022. نەورۆزی 2022 بێتە کۆتایی ناخۆشیەکان و بتوانین لە نەورۆزی 2022 تێکۆشان و بەرخودانێک یەکجار زۆر بکەین و ببێتە نەورۆزی ئازادی بۆ گەلی کوردستان. من بە ڕۆحێکی بەرخودانیەوە داوام لە خەڵکی باشووری کوردستان هەیە بێن بەشداری بکەن لە نەورۆزی 2022. نەورۆزی 2022 پیرۆز بێت. زۆر گرنگە کە هەموو چین توێژەکان بێن بەشداری لەو نەورۆزەدا بکەن، بە تایبەتی ژنان و گەنجان. نەورۆزی قەندیل نەورۆزێکی یەکجار جیاوازە لە تەواوی کوردستاندا. بۆ خۆی بابەتی نەورۆز بەرخۆدانە، نەورۆز بۆ خۆی شۆڕشە. بۆی من پێم وایە ئەو جارەی نەورۆزی ئەو ساڵ لەبەرەوەی ئەو نەورۆزی ئەو ساڵ جیاوازە. جیاوازەکەی لەگەردا لە چدایە مەسەلەن ئێستا لە هەموو شوێنێکی دنیاە داگیرکاری دەست پێ کردیە. دەوڵەتی فاشستی تورک، هاو بیرانی دەوڵەتی فاشستی تورک ڕۆژانە کوردستان لەژێر ئەو پەڕی داگیرکاریدایە، ئەو پەڕی پێشێل کاری ئینسانی کورد دەکرێت، کۆمەلگای کورد دەکرێت. بۆیە لە بەرامبەر ئەوەی نەورۆزدا پێویستە کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەو هەڵە بقۆسەوە، هەموو تێکرا پێن بەشداری بکەن، وەڵامیشە هەبی بۆ داگیرکەرانی کوردستان بەگشتی دەوڵەتی فاشستی تورک.